بەڕێزان، ئێستاش لە بەشی یەکەمی کۆنفرانسەکە وتاری بەخێرهێنان لەلایەن بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرپەرشتیاری جێبەجێکردنی پلانی هەرێمی پێشکەش دەکرێت. لەلایەن تۆڕی هەماهەنگی دام و دەستگاکانی هەرێم و سکرتاریەتی نووسینگەی ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان هەنگاوی پراکتیکی هاوێژراوە لەسەر ئاستی نیشتیمانی و نێودەوڵەتی لە چوارچێوەی جێبەجێکردنی پلانی هەرێمی. تکایە بفەرمون بۆ پێشکەشکردنی وتارەکە. ڕێزدار جەنابی مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز وەزیری دادی حکوومەتی فدرال، بەڕێز سەرۆکی تیمی لێکۆڵینەوەی نەتەوەی گرتووەکان بۆ لێپرسینەوە لە تاوانەکانی داعش یونیتات، وەزیرە بەڕێزەکان، بەرپرسانی حکومی و حزبی، کۆنسڵ و دیپلۆماتکارەکان، نوێنەرانی ئاژانسەکانی UN و یونامی، ڕێکخراوەکان و سەندیکاکان، بەخێرهاتنێکی گەرمتان دەکەین بۆ ئەم کۆنفرانسە کە بە بوونەی تێپەڕبوونی ساڵێک بەسەر پەسەندکردنی پلانی هەرێمی کوردستان بۆ مافەکانی مرۆڤ بەستراوە. پلانی هەرێمی بایەخی خۆی هەیە چونکە ناوەندەکە بۆ کۆکردنەوەی تەواوی ئەو ڕاستپاردانەی کە پەیوەستن بە ڕێککەوتنامە و پەیماننامە نێودەوڵەتیەکان کە ئاراستەی هەرێمی کوردستان کراون. هەلبەتە پلانی هەرێمی دەرفەتێکی باش بووە بۆ بەرجەستەکردنی پێوەرە نێودەوڵەتیەکان لە بواری حکومڕانی و گونجاندنی یاسا بەرکارەکان لەگەڵ یاسای نێودەوڵەتی. ئێمەش پشت ئستۆر بە بریاری جەنابی سەرۆکی حکوومەت بۆ پەسەندکردنی پلانەکە و ڕاستپاردنمان بۆ چاودێریکردنی جێبەجێکردنەکەی بەم ئاراستەیە هەنگاومان ناوە. بەدەل لە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتەکانی یاسادانان و دادوەری هاوکار بوونە لە پێشخستنی جێبەجێکردنی پلانی هەرێمی کوردستان بۆ مافەکانی مرۆڤ، چونکە ڕاستپاردەکان تەنیا ئاراستەی حکوومەت نەکراون و دەسەڵاتەکانی تریش پشکیان لە بەرپرسیارەتێکە بەردەکەوێت بۆ جێبەجێکردنی پلانەکە. بە دوای پەسەندکردنی پلانی هەرێمی لە ڕێککەوتی 15/9/2021 ڕاستەخۆ دەستمان کرد بە هەڵمەتی ناساندن و ئاشناکردنی پلانەکە و لەم بارەوە دەیان کۆبوونەوە لەگەلایەنە پەیوەنددارەکان ئەنجام درراوە. لێرەوە بە پێویستی دەزانم کە سوپاسی سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی ئەنجومەنی دادوەری بکەین بۆ پشتگیریان لە جێبەجێکردنی پلانەکە. هاوکات، ڕێکخراو و ئاژانسە ناوخۆی نێودەوڵەتیەکان یارمەتی سەرخستنی پلانەکەیان لە ڕێی ئەنجامدانی وەرکشۆپ و کۆر و کۆبوونەوە داوە. ئامادەبوانی بەڕێز، ماوەی جێبەجێکردنی پلانی هەرێمی کەوتوتە نێوان ساڵی 2021 بۆ 2025 کە تێیدا 389 ڕاستپاردە لە کایە جیاجەکانی مافی مرۆڤ ئاراستەی عێراق و هەرێمی کوردستان کراون. نووسینگەی ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان پۆڵینی ڕاستپاردەکانی بە گوێرەی دام و دەستگا پەیوەندەرەکان کردووە و وەڵامی دام و دەستگاکانی لە چارچێوەی راپۆرتێکی شێکاری پێشکەش کردووە. لە هەمان کاتدا هەڵسەنگاندنی بۆ تەوەرە جیاجەکان بە گوێرەی بنەما نێودەوڵەتیەکان کردووە کە لە راپۆرتی ساڵی یەکەمی میکانیزمی جێبەجێکردنی پلانی هەرێمی بەرجەستە کراوە. دوای وردبینیکردن و هەڵسەنگاندنی زانیاری بەردەستمان بۆمان دەرکەوت کە لە کوی 389 ڕاستپاردە 179یان جێبەجێ کراون. لە ماوەی نیسانەوە تا تشرینی یەکەمی ئەم ساڵ حکوومەت یاریم کاری لەسەر 15 ڕاستپاردەی دیکەی کردووە لە بارەکانی یاسا، میکانیزمە نێودەوڵەتیەکان و ڕێزگرتن لە یاسای نێودەوڵەتی. لێرەوە سەرنجتان بۆ چەند نمونەیەک ڕادەکێشین. هێزەکانی پێشمەرگە بە گوێرەی پلانی هەرێمی و لەژێر ڕۆشنایی پێوەرە نێودەوڵەتیەکان لەگەڵ ڕاهینەری نێودەوڵەتی لە مەشقدان بۆ تێگەشتن لە بنامەکانی یاسای مرۆڤی نێودەوڵەتی و هاوکات ژمارەی ژنان لە ناو هێزەکانی پێشمەرگە لە هەڵکشاندایە و ئەمەش تەریپە لەگەڵ ڕاستپاردەکانی پلانی هەرێمی و هەنگاونان بەرەو بەشداری ژنان لە کایە سەربازیەکاندا. حکوومەتی هەرێم هەماهەنگی لەگەڵ تیمی لێپوچینەوەی تاوانەکانی داعش یونیتات دەکات بۆ کۆکردنەوەی بەڵگەکانی پێویست بە تاوانەکانی داعش و
و دادگاهی کردنی تروریستان لەژێر ڕۆشنایی تاوانە نێودەوڵەتیەکان. تا ئێستا 9701 فایل لە کوی 73912 لاپەرەوە بە هاوکاری یونیتات ئەرشیف کراون. سەبارەت بە نویسینگەی ڕزگاربوانی ێزیدی پرۆژەکە لە 3 نیسانی 2022 تەواو بووە کە تێیدا 3543 فایل لە 5393 لاپەرەوە ئەرشیف کراوە و لە زێرەبانی 384 مێگابایت 124 وێنە 28.3 گیگابایت 105 ڤیدیۆ ئەرشیف کراوە. هاوکات یەکێک لە ڕاستپاردەکان دەڵێت کە جێبەجێکردنی سزای لە سێدارەدان بۆ چەند تاوانێکی دیاریکراو تەسک بکرێتەوە. هەلبەتە لە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە بازنەی جێبەجێکردنی ئەم سزایە بەم جۆرە تەسک کراوتەوە و تەنانەت لە ساڵی 2021دا 6 کەس سزاکانیان لە سێدارەدانەوە کەم کراوتەوە بۆ زیندانی هەتاهەتایی و لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا هیچ سزایەکی لە سێدارەدان جێبەجێ نەکراوە لە هەرێم. لە بواری پەروەردە و فێرکردندا خوێندن بۆ تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا فراهەم کراوە، لەوانەش کە مندامان و هەژاران. هەروەها خوێندنی ئەلکترۆنی لە کاتی کۆرۆنادا پەیڕەو دەکرا و ئێستاش بەشێکی زۆری کاروباری پەروەردە لە ڕێی ئۆنلاین و تریب لەگەڵ ئامانجی کابینەی نوێم بۆ دامەزراندنی حکوومەتی ئەلکترۆنی ڕادەپەڕێنێت. ئەم دەستکەوتانە ڕنگدانەوەی ڕاستپاردەکانی پلانی هەرێمینە و جێبەجێ کراون. بە هەمان شێوە لە بواری تەندروستیش پرۆسەی جێبەجێکردنی پلانی هەرێمی قۆناغی باشی بڕیوە، لەوانە بە مەرکەزیکردنی کرینی دەرمان لەلایەن وزارەتەوە بۆ دڵنیابوونەوە لە کواڵیتی و گونجاوی نرخ بۆ بەراودان بە توژینەوە. هەروەها لە بواری کشت و کاڵیش کە لە چارچێوەی پلانی هەرێمی بابەتەکانی وەک مافی خۆراک، پاراستنی ژینگە و بەراودان بە تەکنۆلۆژیای نوێ ئاودێری لە خود دەگرێت. گشتیان بە گوێرەی ناوەڕۆکی پلانی هەرێمی جێبەجێ کراون. لەوەش گرنگتر لە زۆرێک لە بەرهەمە استراتیژیەکان کابینەی نوێم هەرێمی کوردستان گەیاندوو کابینەی نوێم هەرێمی کوردستانی گەیاندووتە ئاستی خۆتبژێوی. تەحەدیەکانی زۆرن. یەکێک لەوانەی کە دەتوانم لەم دەرفەتەدا ئاماژە پێ بدەم پرسی ماددە هۆشبەرەکانە. بۆیە چ ڕاستپاردەی پەیوەندیدار بەم پرسە لە پلانەکەدا کە لە پلانەکەدا هەیە بەجێبەجێ نەکراوی ماوتەوە. لەوانەش بەڵاوکردنەوەی هۆشیاری لەسەر مەترسیەکانی ماددەی هۆشبەر لە خۆنەغاکانی خوێندنەوە، دامەزراندنی سەنتەرێکی شیاندنەوە، جیاکردنەوەی بەکارهینەر لە بازرگانی ماددەی هۆشبەر لە یەکە چاکسازیەکان و لە بەردەم دادگادا. لە لایەکی ترەوە یاسای توندوتیژی خێزانی، یاسای کار و یاسای پەروەردە لە پرۆسەی هەموارکردنەوەی پەرلەمانیدان کە هەرسێکیان لە پلانی هەرێمیدا هاتوون و گرنگن. هیوادارین ئەم کۆنفرانسە دەرفەت بڕەخسێنێت بۆ سازکردنی دیالۆگ و لێکتێگەشتن بە ئامانجی زیاتر بەرەو پێشبردننی ڕەوشی مافی مرۆڤ و حکومڕانی دروست لە هەرێمی کوردستان کە بە شانازیەوە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. دووبارە بەخێر بێن. سوپاس.